إن الحمد لله نحمده ونستعينه ونستهديه ونعوذ بالله من شرور أنفسنا ومن سيئات أعمالنا. أشهد أن لا إله إلا الله وحده لا شريك له، وأشهد أن محمدا عبده ورسوله. اللهم صل على محمد وعلى آل محمد كما صليت على إبراهيم وعلى آل إبراهيم في العالمين إنك حميد مجيد. أيها الناس، أوصيكم ونفسي أولا بتقوى الله وطاعته وكثرة مخافته ولزوم أوامره واجتناب عما نهى عنه الله. قال تعالى في كتابه العزيز: يا أيها الذين آمنوا اتقوا الله حق تقاته ولا تموتن إلا وأنتم مسلمون. أما بعد، فإن أصدق الحديث كتاب الله، وخير الهدي هدي محمد صلى الله عليه وسلم، وشر الأمور محدثاتها، وكل محدثة بدعة، وكل بدعة ضلالة، وكل ضلالة في النار. أما بعد، ئیمانداران، سەلام و ڕەحمەت و میهرەبانی خودای پەروەردگار لە شوێنێکی ئاوا پیرۆز و لە ڕۆژێکی ئاوا پیرۆزدا بڕژێ بەسەر هەموو لایەکماندا. خوای پەروەردگار بە ڕەحم و بەزەی خۆی بمانگێڕێ لە بەندە ڕاستەقینەکانی خۆی. هەموو کاتێک خوای پەروەردگار دەرفەت دەڕەخسێنێت بۆ ئەوەی بەندەکانی بگەڕێنەوە و تەوبە بکەن و پەشیمان ببنەوە لە گوناه و تاوان و کار و کردەوەی چاکە زیاتر ئەنجام دەن. خوای پەروەردگار لە شەو و ڕۆژدا دەستی واڵایە و دەرگای کراوەیە بۆ بەندەکانی بۆ ئەوەی بگەڕێنەوە و تەوبە بکەن، هەتاوەکو ئینسان دەگاتە سەرە مەرگ، هەتاوەکو قیامەت دادێت دەرگای خوای پەروەردگار قەت داناخرێت بەسەر بەندەکاندا. لە شەو و ڕۆژدا خوای پەروەردگار دەرگای کراوەیە، دەستی واڵایە بۆ ئەوەی بەندەکان کاتێک گوناه و تاوان دەکەن پەشیمان ببنەوە و بگەڕێنەوە بۆ لای خوای پەروەردگار. خوای پەروەردگار ڕۆژی پیرۆزمان بۆ دێنێتە پێش. خوای پەروەردگار ڕۆژی زۆر گەورەی بۆ داناوین کە کار و کردەوەکان تێیاندا ئەجر و پاداشتیان گەورەترە، بۆ ئەوەی ئینسان بتوانێت چاکەی زیاتر ئەنجام بدات، بۆ ئەوەی ئینسان هاندات چاکەی زیاتر بکات، چاکتر بگەڕێتەوە بۆ لای خوای گەورە، لە کار و کردەوە و ئەعمالی ساڵحە زیاتر جوهد کا و خۆی ماندووکە و کار و کردەوەی چاکە زیاتر بکات. یەکێک لەو کاتە پیرۆزانە و لەو ڕۆژە گەورانە بریتیە لەو دە ڕۆژانەی مانگی زیلحیجە کە ڕۆژی زۆر گەورە و زۆر پیرۆزن، کار و کردەوەکان تێیاندا ئەجر و پاداشتیان زۆر گەورەیە. بۆیە بە کورتی باس لە فەزڵ و گەورەی و پاداشتی ئەو دە ڕۆژانە دەکەین بۆ ئەوەی هەوڵ دەین زیاتر کار و کردەوەی چاکەیان تێدا بکەین و زیاتر خۆمان ماندووکەین، چونکە ڕۆژی زۆر گەورن. ئەجر و پاداشتی ئەو کار و کردەوانە کە ئینسان دەیان کات لە لای خوای پەروەردگار ئەجر و پاداشتەکەیان زۆرە و ئینسان ئەجر و پاداشتێکی زۆر گەورەی دەست دەکەوێت. خوای پەروەردگار سوێندی بەو دە ڕۆژانە خواردووە، والفەجری وەلەیالین عەشر، سوێندی خواردووە بەو دە ڕۆژانەی مانگی زیلحیجە وەلەیالین عەشر. زانایان فەرموویانە مەبەست لە دە ڕۆژەکانی مانگی زیلحیجەیە. کاتێک خوای پەروەردگار سوێند بە شتێک دەخوات مایەی گەورەی ئەو شتەیە. خوای پەروەردگار سوێندی خواردووە بەو دە ڕۆژانەی مانگی زیلحیجە، واتە ئەو دە ڕۆژانە زۆر گەورن، پێویستە ئینسان هەرچی پێی دەکرێت لە کار و کردەوەی چاکە زیاتر خۆی ماندوو کات. پێغەمبەر صلی الله عليه وسلم لە فەرمایشتێکدا بۆی باس کردوین کە دەفەرمێت: ما من أيام العمل الصالح فيها، هیچ کار و کردەوەیەک نییە لەو کار و کردەوانەی کە ئینسان لەو دە ڕۆژەدا لە مانگی زیلحیجەدا دەیان کات گەورەتر بێ و خۆشەویستتر بێت لە لای خوای پەروەردگار لەو کار و کردەوانە کە ئینسان لەو دە ڕۆژەیە دەیکات. گوتیان: ئەی پێغەمبەری خوای صلی الله عليه وسلم، تەنانەت جیهاد و تێکۆشانیش لە پێناوی خوای پەروەردگاردا گەورەتر نییە لە کار و کردەوەی ئەو دە ڕۆژانە؟ پێغەمبەر فەرمووی صلی الله عليه وسلم: بەڵێ تەنانەت جیهاد و تێکۆشانیش لە پێناوی خوای پەروەردگاردا گەورەتر نییە لە کار و کردەوەی ئەو دە ڕۆژەی مانگی زیلحیجە
إلا مەگەر کەسێک بڕوات بۆ جیهاد و تێکۆشان لە پێناوی خوادا جا نەخۆی و نەماڵەکەی نەگەڕێتەوە واتە خۆی و ماڵەکەی تێدا بچێت لە پێناوی خوای پەروەردگاردا إلا مەگەر ئەو کەسە ئەجر و پاداشتی لای خوا گەورەتر بێت ئەو کارە خۆشەویستتر بێت ئەگەرنە هیچ کار و کردەوەیەک پێغەمبەر دەفەرمێ صلی الله عليه وسلم بەقەد کار و کردەوەی ئەو دە ڕۆژەی مانگی زیلحیجە لە لای خوای پەروەردگار خۆشەویست نییە و گەورەتر نییە ئەو فەرمایشتە ئەوەمان پێ دەڵێت کار و کردەوەی ئەو دە ڕۆژەی مانگی زیلحیجە لە لای خوای گەورە زۆر گەورەیە دەی مسلمان تۆش خۆت ماندووکە لەو دە ڕۆژەدا تۆش زیاتر جوهدکە لە کار و کردەوەی چاکەدا لەوەی کە پێت دەکرێت لە هەر قسەیەکی باش لە هەر کارێکی باش لە هەر پرۆژەیەکی باش لە هەرچی کار و کردەوەیەک عملی ساڵحات چاکت پێ دەکرێت هەوڵدە لەو دە ڕۆژەدا زیاتر کاری چاکە بکەیت چونکە ئەجر و پاداشتیان زۆر گەورەیە و کار و کردەوەش لە لای خوای پەروەردگار لەو دە ڕۆژەدا زۆر گەورە و زۆر خۆشەویستە بۆچی ئەو دە ڕۆژە کار و کردەوەکان تێیاندا ئەوەندە گەورەیە بۆچی ئەو دە ڕۆژە ئەوەندە گەورەیە لە لای خوای پەروەردگار و کار و کردەوەکانیش ئەوەندە ئەجر و پاداشتیان گەورەیە زانایان فەرموویانە یەکێک لەوانە ئیبن حەجەرە کە باسی کردووە چونکە هەرچی عیبادەتە گەورەکان هەیە لەو دە ڕۆژانەدا کۆ دەبێتەوە لە نوێش و هەروەها لە ڕۆژوو بە تایبەت و ڕۆژووی ڕۆژی عەرەفە و هەروەها لە حەج و هەروەها لە زیکر و یادی خوای پەروەردگار کە فەرمایشتی لەسەرە کە ئینسان زۆر زیکر و یادی خوای گەورە بکات لەو دە ڕۆژانەدا هەرچی عیبادەتە گەورەکان هەیە لەو دە ڕۆژانەدا کۆ بۆتەوە ئەو دە ڕۆژانە ڕۆژێکی تێدایە کە ڕۆژی عەرەفەیە خوای پەروەردگار لە زۆرترین بەندەکانی خۆی خۆش دەبێت خوای پەروەردگار شانازی دەکات بەو بەندانەی کە دێن داوای لێبوردن دەکەن و لە کێوی عەرەفە دەوەستن لە هەر شوێنێکی دیکەش کە ئینسان ڕوو دەکاتە خوای پەروەردگار ئەو دە ڕۆژە زۆر گەورەیە خوای گەورە لە زۆرترین بەندەکان لەو دە ڕۆژانەدا خۆش دەبێت خەڵکی هەموو وڵاتان دەچن لە ماڵی خوای پەروەردگار کۆ دەبنەوە و داوای لێبوردن لە خوای پەروەردگار دەکەن بۆیە ئەو دە ڕۆژانە ئەوەندە گەورن چونکە عیبادەتە گەورەکان لەو دە ڕۆژانەدا کۆبوونەتەوە بۆیە ئەو دە ڕۆژانە زۆر پیرۆزن زۆر گەورن لە لای خوای پەروەردگار پێغەمبەر صلی الله علیه وسلم لە فەرمایشتێکی دیکەدا بۆمان باسی کار و کردەوەی ئەو دە ڕۆژە دەکات دەفەرمێ ما من ئەیام ئەعظەم عند الله هیچ ڕۆژێک نییە بەقەت ئەو دە ڕۆژانە لە لای خوای پەروەردگار گەورە بێت ئەو دە ڕۆژانەی مانگی زیلحیجە هیچ ڕۆژێک نییە بەقەت ئەو دە ڕۆژانە لە لای خوای پەروەردگار گەورە بن واتە ئەوانە ڕۆژی زۆر گەورن مسلمان تۆش بە گەورەیان بگرە قەدریان بزانە کار و کردەوەی گەورە و چاکەیان تێدا بکە و هەروەها دەفەرمێت هیچ کار و کردەوەیەکیش خۆشەویستتر نییە لە کار و کردەوەی ئەو دە ڕۆژانەی مانگی زیلحیجە کە ئینسان کار و کردەوەی چاکەی تێدا بکات جا پێغەمبەر دەفەرمێ صلی الله عليه وسلم فأكثروا فيهن من التهليل والتكبير والتحميد كواتا زور لا إله إلا الله لو دروجانا دابكن زور لا إله إلا الله بلين أو ذكري زور بكن وزور الله أكبر بلين وهروها زور الحمد لله بلين واتا أو سي ذكري باس كردوا بلان بقشتي كارو كردوي چاك و ذكر يادي خواهي پروردگار لو دروجانا دا زور بكن چونك روجي زور گورن چونکە پێغەمبەر فەرموویەتی صلی الله عليه وسلم هیچ کار و کردەوەیەک نییە بەقەت کار و کردەوەی ئەو دە ڕۆژەی مانگی زیلحیجە کار و کردەوەکە خۆشەویستتر بێ لە لای خوای پەروەردگار گەورەتر بێ لە لای خوای پەروەردگار کەواتە ئەی موسڵمان تۆش زۆر کار و کردەوەی چاکەی تێدا بکە زۆر زیکر و یادی خوای پەروەردگاری تێدا بکە چونکە ڕۆژانی زۆر گەورن هەروەکو ئیبن القەیم فەرموویەتی ئەو دە ڕۆژانەی مانگی زیلحیجە گەورەترین ڕۆژەکانی دنیان لە لای خوای پەروەردگار کەواتە ئەی موسڵمان تۆش کاری گەورەیان تێدا بکە کار و کردەوەی چاکەیان تێدا بکە تۆش قەدری ئەو دە ڕۆژانە بزانە چونکە ڕۆژی زۆر گەورن دەرفەتێکە خوای گەورە بۆی ڕەخساندووی بۆ ئەوەی بگەڕێ بۆ لای خوای گەورە و کار و کردەوەی چاکە بکەی بۆ ئەوەی قازانجی زیاتر بکەی پاداشتی زیاتر دەستکەوێت ئەجر و پاداشتێکی زیاتر دەستکەوێت سعیدی کوڕی جوبەیر کاتێک ئەو دە ڕۆژانە دەهات ئەوەندە خۆی ماندوو دەکرد هەتاوەکو هیلاک دەبوو هەتاوەکو وای لێ دەهات
دەیانوت هیچ کەسێک بەقەد ئەو پیاوە خۆی ماندوو ناکات کار و کردەوەی چاکە ناکات لەو دە ڕۆژەدا. ئیبن ڕەجەب دەڵێت هەر کار و کردەوەیە کە ئینسان لەو دە ڕۆژەدا بیکات ئەجر و پاداشتی زیاترە وەک لەوەی کە لە غەیری ئەو دە ڕۆژانەدا کار و کردەوەیە بکەیت. سبحان الله بکەیت، لا إله إلا الله بکەیت، الله ئەکبەر بکەیت، هەر زیکرێ بکەیت، نوێژێک بکەیت، ڕۆژوویەک بگری، سەدەقە و چاکەیەک بکەیت، هەر کار و کردەوەیەکی چاکە لەو دە ڕۆژانەدا کە ئەنجامی بدەیت ئەجر و پاداشتەکەی لە لای خوای پەروەردگار زیاترە، گەورەترە لەبەرەوەی ئەو دە ڕۆژانە لە لای خوای گەورە زۆر گەورە و خۆشەویستن. ئەوە پێمان دەڵێ کە ئینسان هەوڵدات زیاتر خۆی ماندوو کات، زیاتر لەو دە ڕۆژانەدا کار و کردەوەی چاکە بکات لە هەرچی کە پێی دەکرێت لە ڕۆژوگرتن، بە تایبەتی ڕۆژووی ڕۆژی عەرەفە، لە نوێژکردنی زیاتر، لە زیکر و یادی خوای پەروەردگار، لە کار و کەسابەتی حەڵاڵ، لە قسەیەکی باش، لە کار و کردەوەیەکی چاک، لە خێر و سەدەقەیە کە پێت دەکرێت، لە قوربانیکردن لە ڕۆژی قوربانیدا، لە هەر کار و کردەوەیە کە پێت دەکرێت لەو دە ڕۆژەدا هەوڵ دە کار و کردەوەی چاکە زیاتر بکەیت، چونکە ئەجر و پاداشتی کار و کردەوەکان لە لای خوای پەروەردگار زیاترە لەو دە ڕۆژە پیرۆزانەدا. ئەو دە ڕۆژە دەرفەتێکە لە لای خوای گەورە زۆر گەورەن بۆ ئەوەیە ئێمەش بزانین ئەو دە ڕۆژانە چاکتر بە گەورە بگرین، کار و کردەوەی چاکتر و زیاتریان تێدا بکەین. بۆیە لە کۆتاییدا دەڵێن چاکترین بەرنامە بۆ ئەوەی کە ئینسان ئەو دە ڕۆژە بە گەورە بگرێت بریتیە لەوەی کە ئاگای لەو پێنج خاڵە بێت، ئەو پێنج خاڵە جێبەجێ بکات. یەکەم لەو دە ڕۆژانەدا هەوڵ دە بگەڕێەوە بۆ لای خوای پەروەردگار، چونکە خوای گەورە ئینسانی تەوبەکاری خۆش دەوێت. ئین الله یحب التەوابین، خوای گەورە ئینسانی تەوبەکاری خۆش دەوێت، ناتەوێت لای خوای گەورە خۆشەویست بی، دەی بەگەڕانەوە بۆ لای خوای پەروەردگار خۆشەویست دەبی لە لای خوا، بەڕووکردنە خوای پەروەردگار خۆشەویست دەبی لە لای خوای پەروەردگار، بگەڕێەوە لە هەرچی گوناه و تاوانێک کە هەتە، لە هەرچی کەم و کڕیەک کە هەتە، لە هەرچی گوناه و تاوانێک کە کردوتە لی پەشیمان بە، بگەڕێەوە بۆ لای خوای پەروەردگار لەو دە ڕۆژانەدا پەیمان بدە کە جارێکی دیکە گوناه و تاوان نەکەی، وەکو ئەوەی وایە کە هیچ گوناهت نەکرد بێت خوای گەورە گوناهەکانت دەسڕێتەوە. دەرفەتێکە بگەڕێەوە بۆ لای خوای پەروەردگار و چاکتر ئینسان ڕۆ بکاتە خودای پەروەردگار. دووەمیان هەوڵدە لەو دە ڕۆژانەدا زۆر زیکر و یادی خوای پەروەردگار و کار و کردەوەی چاکە بکە. بۆچی؟ چونکە پێغەمبەر صلی الله علیه وسلم ئامۆژگاری کردین، فەرمووی زۆر زیکر و یادی خوای پەروەردگار لەو دە ڕۆژانەدا بکەن، کار و کردەوەی چاکە، زیکر و یادی خوای پەروەردگار، هەرچی کە پێت دەکرێت هەوڵدە زیاتر لەو دە ڕۆژانەدا کار و کردەوەی چاکە و زیکر و یادی خوای پەروەردگار بکەیت. سێمیان ئەوەندەی کە پۆت دەکرێت بە ڕۆژوو بە، ئەوەندەی کە دەتوانی لەو دە ڕۆژانەدا ڕۆژوو بگرە، بە تایبەتی ڕۆژووی ڕۆژی عەرەفە کە ڕۆژێکی زۆر گەورەیە، ڕۆژوەکەشی زۆر گەورەیە لای خوای پەروەردگار. چوارەمیان هەوڵدە دڵ و دەروونت باشکە، هەوڵدە دڵ و دەروونت پاکەوە، چونکە پێغەمبەر فەرموویەتی صلی الله علیه وسلم چاکترین کەس ئەو کەسەیە کە زمانێکی باشی هەیە و دڵێکی سەلامەتی هەیە، دڵێکی باشی هەیە. هەوڵدە دڵ و دەروونت پاکەوە لە گوناه و تاوان، لە شیرک و کوفر، لە بغض و حەسادەت، لە ڕق و قینە، لە هەرچی خراپەیە کە هەیە دڵ و دەروونت پاکەوە، چونکە پێغەمبەر صلی الله علیه وسلم باسی کردووە لە فەرمایشتێکدا ئەو کەسەی کە دڵی پاکە، ئەو کەسەی کە دڵی سەلامەتە، ئەو کەسەی کە هیچ خراپە و گوناهێک، هیچ فکرێکی خراپ لە دڵ و دەرونی دانیە، ئەو کەسە ئەهلی بەهەشتە. کاتێک بەهەشتیەکان دەچنە بەهەشتەوە دڵ و دەرونیان پاک دەکرێتەوە بەر لەوەی کە بچنە بەهەشت، چونکە ئینسان بەو دڵە کاتێک کە شتێکی خراپی لە ناودا حەشار داوە بە کەڵکی ئەوە نایە کە بچێتە بەهەشت، دەبێت دڵ و دەرونت پاکەیەوە. هەوڵدە لەو دە ڕۆژانەدا دڵ و دەرونت پاکەوە لە هەرچی گوناه هەیە، لە هەرچی تاوان هەیە، لە هەرچی بغض و حەسادەت و ڕق و قینەیەک هەیە بەرامبەر هەموو موسڵمانێک، بەرامبەر بە هەموو کەسێک دڵ و دەرونت پاکەوە. پێنجەمیان هەوڵدە زمانت ڕاستکە لەو دە ڕۆژانەدا، بەڵێ دەبێ زمانم چاکەم لەو دە ڕۆژانەدا، ئەگەر هەر کەم و کڕیەکت هەبووە، ئەگەر هەر قسەیەکی خراپت کردووە، ئەگەر ئەو زمانت لە خراپە گێڕاوە، هەوڵدە لەو دە ڕۆژانەدا زمانت ڕاست و چاکەی، زمانت سەلامەتکەی،
ئەو زمانەت حەق و ڕاستی پێ بڵێ، واز بێنە لە هەرچی خراپە هەیە، واز بێنە لە هەرچی گوناه هەیە کە بە زمان دەکرێت، لە هەرچی قسەیەکی خراپ هەیە کە پێی گوناهبار دەبێت، کە پێی عەیبدار دەبێت. چونکە پێغەمبەر فەرموویەتی صلی الله عليه وسلم ئەو کەسەی کە زەمانەتی ئەوەم بۆ بکە زمانی دەپارێزێت و هەروەها داوێنی دەپارێزێت، من زەمانەتی بەهاش بۆ ئەو کەسە دەکەم. زمانت چاکە، چونکە هەر کەسێک زمانی باش بێ و دڵی باش بێت، مانای وایە ئەو کەسە باشترین کەسە، ئەو کەسە کەسێکە ئەهلی بەهەشتە. دوعا دەکەین و دەپاڕینەوە، یا ڕەبی خوای پەروەردگار بمان گێڕی لەو کەسانەی کە ئەهلی بەهەشتن. یا ڕەبی خوای پەروەردگار لە ئەجر و پاداشت و گەورەی ئەو دەڕۆژانەی مانگی زیلحیجە بێبەشمان نەکەی، وامان لێ بکەی کە کار و کردەوەی زیاتر و چاکتری تێدا بکەین، وامان لێ بکەی کە بگەڕێنەوە بۆ لای تۆ، وامان لێ بکەی کە لە هەرچی گوناه و تاوان هەیە دەست هەڵبگرین. یا ڕەبی خوای پەروەردگار لەسەر چاکە بمان ژێنی، یا ڕەبی خوایە لەسەر چاکە بمان برێنی، یا ڕەبی خوای پەروەردگار لە ڕۆژی قیامەتە لەسەر کەلیمەی تەوحید زیندومان کەیەوە، لە خزمەتی پێغەمبەر صلی الله عليه وسلم، لەگەڵ پێغەمبەر و پیا و چاکاندا حەشرمان کەی بمان بێ بەهەشت. یا ڕەبی خوای پەروەردگار بە ئیمانەوە بمان ژێنی و بە ئیمانەوەش بمان برێنی. یا ڕەبی خوای پەروەردگار سەربەرز و عاقبەت خێری دنیا و قیامەتمان بکەی. یا ڕەبی خوای پەروەردگار هەر کەسێک کە نەخۆشە، یا ڕەبی خوای شیفای بۆ بنێری، یا ڕەبی خوای پەروەردگار شیفا بۆ هەموو موسڵمانان بنێری، ئەوانەی کە نەخۆشن، ئەوانەی کە دڵیان تەنگە، ئەوانەی کە دڵیان ناڕەحەتە، یا ڕەبی خوای گەورە بە گەورەی خۆت دڵیان خۆشکەی، یا ڕەبی خوای پەروەردگار شیفایان بۆ بنێری. یا ڕەبی خوای پەروەردگار هەر کەسێک ناخۆشی و ناڕەحەتی و خەم و خەفەتی هەیە، یا ڕەبی خوای پەروەردگار دڵی خۆشکەی و لەسەری لادەی. یا ڕەبی خوای پەروەردگار عاقبەت خێر و بەختەوەری دنیا و قیامەتمان بکەی، لە ناخۆشی و ناڕەحەتیەکانی دەشتی مەحشەر پارێزراومان کەی، لە ئاگەری دۆزەخ پارێزراومان کەی، هەمومان بەیەکەوە لە بەهەشتی پڕناز و نیعمەتی خۆتدا کۆ بکەیەوە. آمين. أقول قولي هذا وأستغفر الله لي ولكم، وبعد أعوذ بالله من الشيطان الرجيم. ربنا آتنا في الدنيا حسنة وفي الآخرة حسنة وقنا عذاب النار. اللهم آمين.